بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست محەممەد علاوی بۆی ڕێگنەکەوتنی لەگەڵ لایەنە سیاسیەکان لە پێکێنانی کابینە نوێی حکوومەتی عراقی کشایەوە بە پێی مادەی 76 دەستوری عراقیش بێت دەبێت سەرۆکۆمار لە ماوەی 15 ڕۆژی داهاتوودا کاندیدێکی دیکە بۆ پێکێنانی حکوومەت ڕاستپێرێت. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری بەڕێز ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی ئایندە لە پەرلەمانی عێراق باز لە هۆکارەکانی کشانەوەی علاوی لە پێکێنانی حکوومەت دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. پارلەمانتارێکی کورد وردەکاریەکانی ڕێگنەکەوتنی کورد و محەممەد علاوی لەسەر پێکێنانی حکوومەت ئاشکرا دەکات. ئەحمەد حاجی ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق لە وتارێکدا لەبارەی پۆستەکانی کورد لە کابینەی علاویدا باز لەوە دەکات کاندیدی ڕاستپێراوە ئامادە بوو ژمارەی پۆستەکانی کورد لە 3 وەزیرەوە بۆ 4 زیاد بکات و یەکێکشیان پلەی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەبێت. لەبارەی تێڕوانینی محەممەد علاوی بۆ مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان ئەحمەد حاجی ڕەشید دەڵێت ناوبراو بە گروپی 15 ڕاگەاند و ئامادەیە بەڵێننامەی نووسراو بۆ دەستەبەرکردنی موچەی فەرمانبەران و پارەی جوتیاران و پشکی پێشمەرگا واژۆ بکات. بتشرف وشعور عال بالمسؤولية پێشکشانەوەی لە پێکێنانی حکوومەت زۆرینەی لایەنە سیاسیە کوردیەکان ژاتی محەممەد تۆفیق علاویان دەکرد و ئەحمەد حاجی ڕەشید هۆکارەکانی ڕوون دەکاتەوە. با بۆچوونیە و پەرلەمانتارا یەکێک لە هۆکارەکانی دژایەتی دەسەڵاتدارانی هەرێم بۆ ئەوە دەگەڕێتەوە کە محەممەد علاوی ئامادە نەبوو سەردانی هەولێر بکات و داوای هاوکاری بۆ بەدەستێنانی پۆستەکەی بکات و لە هەمان کاتیشدا ڕازی نەبوو داواکاری دەسەڵاتدارانی هەرێم بۆ دانانەوەی وەزیرە کۆنەکان جێبەجێ بکات. ئەحمەد حاجی ڕەشید ئاماژە بۆش دەکات هەرێم و سەرکردە سیاسیە خاوەن نفوزەکان لە قەیرانێکی سیاسی و ئیداری و دارایی زۆر قوڵدان و هیچ جۆرە چاکسازیەکی ڕیشەییان پێ ناکرێت. ئەگەر محەممەد تۆفیق علاوی بتوانێت چاکسازی بکات و عێراق بەرەو سەقامگیری سیاسی ببات هەرێم دووچاری ئەحراجێکی گەورە دەکات بۆیە تا عێراق دۆخی شپرز و نارام و ناجێگیر بێت بۆ سیاسیەکانی هەرێم باشترە و خەڵک داوای هیچیان لێ ناکات. دوای ئەوەی لاگەڵ لایەنەکان نەگەشتنە ڕێکەوتن محەممەد تۆفیق علاوی کشانەوەی خۆی لە پێکێنانی حکوومەت ڕاگەیاند و لە بەیاننامەیەکیشدا ئاماژەی بەوە کردویستویەتی حکوومەتێک لە کەسانی سربەخۆ پێک بهێنێت بەڵام لەلایەن پارتە سیاسیەکانەوە فشاری خراوەتە سەر. كانت بعض الجهات تتفاوض فقط من أجل الحصول على مصالح ضيقة. لا دوای پەیامەکەی علاوی بەرهەم ساڵح سەرۆکۆمەری عێراقیش ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و تێیدا ئەوە خراوەتە ڕوو بە پێی ئەو دەسەڵاتەی کە دەستور پێی داوە و بەڕاوێژ لەگەڵ گروپە سیاسیەکان ئەرکی پێکێنانی حکوومەت لە ماوەی 15 ڕۆژدا دەداتە کاندیدێکی دیکە. لە دوای کشانەوەی علاویش عادل عەبدولمادی سەرۆک وەزیرانی کاربڕێکەری حکوومەتی عێراق ڕایگەیاند هیچی تر سەرۆکایەتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ناکات و داوا دەکات لە مانگی 12 ساڵ هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوە بچێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاگڕابن زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمان دەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری چی بوو کە سەرەتا بڵین زۆربەی لایەنە سیاسیەکان لە شیعە لە سونە لە کورد پشتگیری علاویان دەکرد بەڵام دواتر نەیتوانی حکوومەتەکەی پێک بێنێت. بەڵێ لە پێشەوە سەلام لە بەڕێزتان و لە بینەریا عەزیزەکانی تەلەڤیزیۆنەکەتان. لە ڕاستیدا بەداخەوە بووەتە عورفێکی جێگیری باو لە عێراق کە حکوومەت و دەسەڵاتە جیاجەکان لە عێراق لەسەر بنەمای پشتی تائیفی و حیزبی پێک دەهێنن واتە جاری یەکەم لە نێوان تائیفە جیاجەکانی عێراق واتە کورد و شیعە و سونە و تورکمان و مەسیحی و ئەو پێکاتە جیاجیانە بەشی دەکەن وەک غەنیمە طبعاً لە نێوان ئەوانەی کە
دەستیان بەسەر بڕیاری سیاسی ئەو پێکاتانە داگرتووە وەکۆی لە کوردستان دەیبینی دواتریش ئەو حیزبانی کە دەستیان بەسەر بڕیاری سیاسی و پێکاتە جیاجیانەی عێراق داگرتووە لە نێوان خۆیان دەسەڵات و دامزگەکانی عێراق وەک غەنیمەی شەڕ وەکو داهات و میراتی عائیلی بەش دەکەن لە نێوان خۆیان ئەمە بووە بە عرفێکی جێگیر لە عێراق عرفێکی خراپ عرفێکی خراپ و ترسناک بەڕێز محەممەد علاوی دوای ئەوەی کە کاندید کرا لەلایەن بەڕێز سەرۆک کۆماری عێراقەوە بۆ پێکێنانی کابینەی حکومی داهاتوو دوای ئەوەی کە ڕاست پێدرا لایەن سەرۆک کۆمارە و زۆربەی لایەنەکان پشگیری خۆیان بە شێوازی جیاجیان ڕاستە خۆیان ناڕاستەخۆ بۆ ڕاگەیاند بەڵام دوای کە مفاوەزاتی و گفتوگوی پێکێنانی حکوومەت دەستی پێکرد بەڕێز محەممەد تۆفیق علاوی بە هەموو حیزبەکانی ڕاگەاند و بۆ ڕای گشتی شعبی عێراقیش ئاشکرا کرد کە ئەو حکوومەت ئەم حکوومەتەکە جۆرێک بە سروشت حکوومەتێکی انتقالی دەبێ ئامادەکاری دەکا هەم بۆ هەڵبژاردنەکان و هەم ئەوانەی کە خۆپیشاندەرانیان کوشتووە کە زیاتر لە 600 کەسیان کوشتووە و هەزارانیان بریندار کردووە و هەروەها کۆمەڵێ مەلەفی گەورەی گەندەڵی هەن لە عێراق کە بڕیاریدا بە دوواداچوونی گەورە و گرنگ و هەمەلایانی قەزائیان بۆ بکە ئەمە سێ ئیشە سەرەکیەکەی بوو لەگەڵ کۆمەڵە بابەتی تری ئیسلاحات لە عێراق دوای ئەوەی کە بە حیزبە سیاسیەکان لە عێراق ڕاگەاند حیزبە هەژمون خوازە دەسەڵاتدارە خۆسەپێنەکانی عێراقم لە کوردستان وەک پارتی وێچەتی هەروەها حیزبە دەسەڵاتدارەکانی سوننە بەشێکش لە شیعە ئەوانەی کە بەتایبەتی ئەو حیزبانەی شیعە کە بەشداریان کردبوو لە بەشداریان کردووە لە وێرانکردنی عێراق و تاڵانکردنی سەرۆک سامانەکەی ئەمانە بە یەکەوە دوای ئەوەی کە بەڕێز محەممەد تۆفیق علاوی پێیوتن کە ئەو نێتی هەیە بە هیچ شێوەیەک وەزیری حیزبیدا نانێت بە پێچەوانەوە دەیەوێ وەزیری لە پێکاتەکان بە جۆری دەستور کە دەڵێ تەوازن لە نێوان پێکاتەکانی عێراقدا هەبێت لە دەسەڵاتەکان ئەو تەوازنەکە دەپارێزێت واتە وەزیری کووردا دەنێت بەڵام بۆ نمونە وەزیری پارتی وێچەتیدا نانێت وەزیری سوننەدا دەنێت بەڵام وەزیر بۆ حیزبەکانی سوننەدا نانێت وەروەها بۆ شیعەش دوای ئەوەی کە حیزبە هەژمون خوازەکان بینیتیان کە محەممەد تۆفیق علاوی جددیە لەوەی کە دەیەوێت حکوومەتێکی مستەقل و سربەخۆ لە حیزبە سیاسیەکاندا بمەسلێنێ ئاماژەی ئەوە بوو کە فعلاً محەممەد تۆفیق علاوی لە بەدواداچوونی دۆسیەکانی گەندەڵیش جددیە بۆیە گەندەڵەکانی عێراق حیزبە هەژمون خوازەکانی عێراق یەکیان گرت لە دژی و دوجار سەرکەوتن لە کوردستانی عێراق پارتی وێچەتی قیادەی ئەو ڕەتکردنەوەی محەممەد تۆفیق علاویان کرد و بەداخەوە بەشێک لە حیزبەکان لە پێشەوە هێمووانەوەی نوێ وەک حیزب ئەوانش داوای وەزیریان کرد بوو بۆ کەسێک لە بازنەی عائیلە و پارتی تەبعاً خۆتان دەزانن بابەتی عائیلە لە پارتیدا و دەستڕۆیشتنی بازنەیەکی دەسەڵاتدار کۆنا و لە ئێستادا لە یەکێتیش وایە و بەداخەوە حیزبەکانی تریش دوجار بەشێک لە حیزبەکان چووکە دەبێت ڕاستگۆ بین ئێمە بەشێک لە پەرلەمانتارەکان لە ئێمە پشتگیری محەممەد علاویمان کرد بۆی کە کابینەکەی تێپەڕێنێت وەک مەبدە ئەو مەبدەی پێکەنانی حکوومەت لە دەرەوەی هەژمونی حیزبەکان لەوانە پەرلەمانتاری کۆمەڵمان لەگەڵ بوو کاک ئەحمەدی حاجی ڕەشیدمان لەگەڵ بوو پەرلەمانتاری یەکگرتووی دکتۆر موسەنامان لەگەڵ بوو دوو پەرلەمانتاری گۆڕانمان لەگەڵ بوو ئەمانە وەک پەرلەمانتار وەک خۆیان لەگەڵمان بوون لەگەڵ ئێمە وەک فراکسیۆنەکەی ئێمەش هەموومان بەڵام دوجار حیزبە هەژمون خوازەکان لە عێراق لە کوردستانی چێتی پارتی و لە ناوچەی سونیەکان بە سەرکردایەتی حەلبوسی و لە عێراقش بە سەرکردایەتی مالیکی و ئەوانە توانیتیان حلفێکی یەکگرتویان دروست کرد بۆ ڕەتکردنەوەی حکوومەتی سەربەخۆی نیشتیمانی لە عێراق و سوور بوون لەسەرەوەی کە دەبێت حکوومەتێکی حزبی بێ بەداخەوە سەرکەوتن و محاولە و هەوڵەکانی محەممەد تۆفیق علاوی بۆ پێکەنانی حکوومەتێکی سەربەخۆ شکستی خوارد باشە بەس ئەوە کوێکێتی و پارتی دیارە کە داوای پۆستیان کرد و بەزەوەی کە بەڕێزت باسی دەکەی بۆ نەوەی و هیچ بەڵگەی کرد لە بەردەستدایەکەوان داوای وەزیریان کردبێ بەڵێ بەڵگەم هەیە من خۆم خۆتان دەزانن من خۆم ئاشنایەتیم لەو بابەتەوە زۆرە بەڵێ داوای وەزیرێکیان کردبوو بۆ کەسێک لە بازنەی عائیلەی حیزبەکە بەڵێ زۆر باشە بەس پێ دوایە سەرەتا بڵین هەموو حیزبەکان بە پارتی وێکێتیشەوە ڕەزامەند بوون لەسەر کاندیدکردنی علاوی لە سەرەتای ڕاستپاردنەکەی بەڵێ کاک مەسعود لەوە زیاتر مەدحی کرد بوو وەک کەسایەتێکی نیشتیمانی و لە خێزانێکی ڕەسەن و ڕاستگۆی عێراقی سنجینی عێراقی و یعنی پێم وایە یعنی خەڵکی کوردستان دەزانن یعنی بەڵام من تاکیدکردنەوەی ئەم قسەی من دەکەمە جنا خۆ برادرانی تر لە تەلەڤیزیۆنە جیاجەکان و زۆر مناقشەیان کرد کە تەنها قەلەقی حیزبە سیاسەکان ئەوە بوو کە بەڕێز علاوی ڕازی نەبوو کە وەزیری بۆ حیزبەکان دابنێت تەواو ئێشتا دەیبینن یعنی ئێمە ڕەنگە یعنی عەلەکسەر بۆ ئاڕاستێ دەڕۆین بەپێی دەستور کە کەسیش خەڵا دەسپێردرێ و کابینە پێک بێنێت دەبینن دوای ئەوەی ئەگەر وەزیریان بۆ دیاری بکات ڕازی دەبن
هاتشەوە وەزیریانە هیچتر لە بەغداد بەداخەوە لەبەرەوەی ئەوەندە پێداگیریان لەسەر وزارەت و بەرژەوەندی عائیلی و کۆمپانیەکان کردووە بابەتە استراتیجیەکانی خەڵکی کوردستان لەبیر چۆتەوە بۆ نمونە بێنە بەرچاوت لە 2023ەوە کورد پێگەیەکی بەهێزی هەبوو لە عێراقدا ئێمە چەند مەلەفێکی هەڵواسرایی گرنگی تاریخیمان هەیە بابەتی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانمان هەیە بابەتی هێزەکانی پێشمەرگەمان هەیە بابەتی دۆسیی جیاجیایی وەکو دۆسیەی سەرۆ و سامان لە عێراق دەسەڵاتە فیدراڵیەکان هەموو ئەوانە هەر هەمووی چارەسەر نەکراون لەوەش زیاتر هەندێک ناوچە هەبوو تەنانەت یعنی ئێمە خوێنێکی زۆرمان ڕشت لە هێزەکانی پێشمەرگە قارەمانەکان لە پێناوی ڕزگارکردنی بەشێک لە خاچی تاریخی کوردستان بەڵام ئەو ناوچانەشمان لەدەستداون و ئێمە ئەوەی کە پەیوەندی بە کێشەی گەلی کوردستانەوە هەیە زەرەرمان کردووە بەڵام فعلەن کۆمەڵک عەوائیل و خێزان لە کوردستان بوون بە ملیاردێر و ملیۆنێر لەسەر قەڵ حسابی دۆزی ڕەوای گەلی کورد باشە بەس وەکەوەی کە مەسەلەن پارتی و یەکێتی بە تایبەتی پارتیش داواکە کە سەرۆک وەزیرانی بڵێنەوەی کە کشایەوە دەبێت ڕەچاوی تایبەتمەندی هەرێم بکات مەبەست لەوە چیە پێویستە مەسەلەن پێویست نییە سەرۆک وەزیرانێک کە لە عێراق دێتە سەرکار ڕەچاوی تایبەتمەندی هەرێمی کوردستان بکات ڕەچاو ئەوەی کە پێی دەڵێن تایبەتمەندی کوردستان بەڵێ ڕەچاو کردو جارێ و بابەتە زۆر بەقەست تێکەڵ کراوە ئەو بابەتە بەشێکیان پەیوەندی بە دەستورەوە هەیە دەستور دەنگمان بۆ دا و تەواو بۆ و دەنگی بۆ دراوە و پەسەند کراوە و ئەو تایبەتمەندیانی هەرێمی کوردستان بە دەستور جێگیر کراون بەشێکیان بەشە گرنگەکانیان بەشی دووەمیان پەیوەندی بە یاساکانەوە هەیە لە پەرلەمانی عێراق ئەویش تەواو بووە ینی بۆ نمونە یعنی ئەو بەشێک کە پەیوەندی بە شایستەی دارایی و مافی دارایی خەڵکی کوردستانەوە هەیە پەیوەندیان بە بودجەوە هەیە بودجە ساڵانە هەموو ساڵە یاسای بودجە دەردەچێت بۆ ساڵی 2019 دەرچوو ئێستا شەرکاری پێ دەکرێت چونکە بۆ ساڵی 2020 بودجە بەهۆی لەبوونی حکوومەتی ئێستا خۆیان پیان وایە کە مافی نردنی بودجیان نییە بۆ پەرلەمان بۆیە بودجەی 2020 لە پەرلەمان دەنجی بۆ نەدراوە بەڵام بابەتی بودجە و شایستەی دارایی ساڵانە بۆ هەرێم پەیوەندی بە بودجە و پەرلەمانەوە هەیە یاسای بودجە و لە پەرلەمان دەنجی بۆ دەرێت هیچ پەیوەندی بە حکوومەتەوە نیە حکوومەت ملزەمە یاساکە جێبەجێ بکە کەواتە هیچ پەیوەندی بە حکوومەتەوە نیە ئەو بەشانەی تری کە پەیوەندی بە حکوومەت و خصوصیاتەکانی کوردستان و هەرێمی کوردستانەوە هەیە ئەوە هەمووتان ئاگدارن ئەوە برادران لەسەریان نووسیوە لە تەلەڤیزیۆن جیاجیەکان مقابلات کراوە لەگەڵ شاندی ئێمە قسەی کردووە ئەو ڕازی بۆ بە زیاتر لەوەی حکوومەتەکانی پێشووە بەدڵنیایشەوە لەوەی کە داهاتوش دێ بۆ گەلی کوردستان بسەلمێنێ هەر بۆ نمونە بە شێوەیەکی زۆر ئەخلاقی بابەتی موچەی باس کرد بوو تبوو یعنی بتەڕانە دەگەر موچەی خێزانەکەی خۆشم ببڕن ناهەڵم موچەی خەڵکی کوردستان ببڕدرێ ئەو بابەتە دوور دەخەمەوە یعنی مەبدەیەکی زۆر گرنگ هەبوو بۆ ئێمە کە ئێمە لە سەرەتای چوونمانەوە بۆ پەرلەمان بە تایبەتی ئێمە خۆمان فراکسیۆنی ئێمە دیفاعمان لێ دەکرد شەڕمان بۆ دەکرد کە دۆسیەی بودجە و موچەی خەڵکی کوردستان جیا بکرێتەوە لە سراع ملانەی سیاسی و خەڵکی کوردستان نەبنە قوربانی ملانەی سیاسی نێوان هەرێم و بەغدا ئەو بۆ یەکەمین جارکاندێکی سەرگۆزی هەبوو بەڵێنی دا کە ئەو بابەتە جیا بکاتەوە ئامادەم هەموو بەنووسینی امزا بکە کە موچەی فەرمانبەرانی هەرێم جیا بکاتەوە لە ملانی سیاسی و ئەو بابەتە بەردەوام بێ هیچ حەقی نەبێ بەسەر ململانی سیاسی لە نێوان هەرێم و بەغداد سەبارەت بە هێزەکانی پێشمەرگە ئەڕازی بوو بەنووسین کە ئەو چێشەی داهات و تەسلیح و بابەتانە چارەسەر بکات سەبارەت بە چێشەی داهاتی بابەتی شایستەی جوتیاران و ئەو پارەی کە ئیمافی ڕەوای جوتیاران لەسەر حکوومەتی عێراقی کە ئێمە ئەو هەموو هەوڵەمان داوە بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە بەڵێنی دا لەگەڵ دەست بەکاربوون یەکسەر و پارەی سەرف دەکات چونکە پارێکی حەقی جوتیارانە یعنی منەتی تیانە بەڵێ بابەتی کێشەی کەرکووک و ئەو ناوچانە بەڵێنی دا خۆی زوو خێرا بودجە تەرخان بکە و مادەی 140 زیندوو بکاتەوە مادەی 140 زیندوو بکاتەوە و بە ئیتفاقات لە نێوان لە سیاسەکانی عێراق چکە بابەتەشی دەستوری پەیوەندی بە هەموو عێراقەوە هەیە و لە ژێر چاودێری کورد هەنگاوەکانی جێبەجێکردنی مادەی 140 دەست پێ بکرێتەوە زۆر ئاماژەی باش و پۆزیتیڤی نیشاندا بۆ بابەتی دۆسەی کەرکووک کەمێن ئێستا کە هەموو بابەتە ڕۆیشتووە بەڵام بابەتی کەرکووک زۆر ئاڵۆزە ئەو بابەتە لە دەسەڵاتی محەممەد تۆفیق عەلایی و سەرۆکوەزیرانی داهاتوو ئەوەی ئێستاش نییە و بابەتە دەبێ بە حکمەتەوە تەعامل لەگەڵکەین و بە حکمت شەوە تەعاملمان لەگەڵ نەکرد بۆیە ئەو ناوچانەمان هەموو لەدەستدا بۆیە بە پێچەوانەوە ئەو بابەتانەی کە پەیوەندی بە خصوصیەتی هەرێمەوە هەبوو ئەو بەشێک کە پەیوەندی مافی خەڵکەوە هەیە زۆر نەرم بوو زۆر ئاماژەی پۆزیتیڤ هەبوون تەنها شتێک کە ئەو ئیسراری لەسەر کرد عینادی لەسەر بەردەوام بوو لەسەر عینادی خۆی ئەوە بوو کە بە هیچ شێوەیەک وەزیر بۆ حیزب هەژمونخوازەکانی عێراق کە لە کوردستان دەکات پارتی وێچەتی دانانێ و تەنها قەلەقی پارتی وێچەتیش ئەوە بوو کە وەزیری نەدانێ ئەوش بۆیش بەگژی هاتن و تحالفێکیان لە دژی پێکەنا و 2000 شکستیان پێهێنا باشە بەس کاگرابوون بۆ نمونە ئەگەر وەزیرێک دابنرێ سەر بەخۆ بێ
خۆی ئەو مەسەرەن سێ وەزیریشی دیاری کرده بوو ئەمە لێدان نییە لە تایبەتمەندی و ئەوەی کە ئەوان باسێکن قەوارەی دەستوری هەرێم نی پێ دوای وەزیری ئێستا کەسانی بێلایەن دەتوانن باشتر نوێنرایەتێکە بکەن لە بەغداد جارێ ئێمە بزانین ئێمە باسی حاڵەتێکی ئاسایی دەکەین لە عێراق باسی حاڵەتی ئاسایی ناکەین یعنی لە حاڵەتی ئاسایی حزب براوەکان حکومەت پێک دێن لە هەموو دنیا وایە بەڵێ ئەمانە حزبی کۆمەڵە تەزویرن ئەمانە کۆمەڵێک پەرلەمانتارن بە تەنجی تەزویر چوون ئەم حزبە گەورە هەژمخوازەکانی عێراق هەمووان دەزانن بە دەنجی تەزویر چوون بۆ عێراق و ئەمانە ترسان ئاماژەیەکی ئەوەی بداکە محەممەد تۆفیق عەلاوی حکومەتەکەی ئیسرار دەکات لەسەر هەڵبژاردنێکی پاک و بێگەر تەمەنەکە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بگرێ ئەم حزب هەژمخوازانەی عێراق نیوەی ئێستاش دەنگ ناهێنن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە باردۆخێکی ئینتیقالی کاتیە ئەم حزبانە دروستیان کردو لە عێراق ئەم باردۆخی لە عێراق ئەم حزبانە دروستیان کردو کە حکمیان کردو لە دوای ڕوخانی سەدام حوسێنەوە بۆ بەشی عێراق و ئەو بەشەی کە پەیوەندی بە کوردستانی شەوەیە لە دوای ڕاپەڕینی ئازاری نەوتویەکەوە کە یەکێتی پارتی حکم دەکەن لە کوردستانی عێراق ئەم باردۆخیان دروست کردووە پێویستی بە حکوومەتێکی لە دەرەوەی ئەم حیزبانە جۆرێک حکوومەتی بێلایەن بێ بۆی باردۆخی ئینتیقالی ئامادە بکات بۆ هەڵبژاردنێکی پاک و بێگەر ئەمە قەواعیدێک عورفێک نەبوو جێبەجێ بێت لەسەر هەموو خولێکی پەرلەمانی دەبێت حکوومەتەکە بێلایەن بێ بەس ئەم فترەیە کە پێویستی بە حکوومەتێکی بێلایەنە بۆەوەی بەشێک نەبێت لە ملمانە سیاسەکانی ناو پەرلەمان بەڵام ئەوە دەبینن پێشان پێگرت و زانیتان کە ئەمە ئاماژەیەکی جددیە کە ئەوان دەسەڵات لە دەستدەن یان بەلای کەمەوە ئەو هەموو سەرۆت و سامان و دۆسیانەی گەندەڵی ڕەنگە لێ پێچنەوەی جددی لێ بکرێت کە تاوان عێراق دەوڵەتە واگەر حکوومەتێکی جددی و ئازای هەبێت دەتوانێت لێ پێچنەوەی یاسای لە ئاستی نێودەوڵەتی بە دوای هەموو گەندەڵەکاندا بڕۆ تەنانەت هەموو ئەو پارەی کە دزراوە و خراوەتە بانقە نێودەوڵەتەکانەوە هەموو بژەڕێتەوە باشە بەس وەکو خۆتان وەکو فراکسیۆنی ئایندە ئێوە ئێستا پێتان وایە لەم قۆناغەدا وەزیری کەسی سەربەخۆ و بێلایەن دەتوانێت باشتر نوێنەرایەتی خەڵک بکات چونکە بۆ چونێک شێ دەڵا ئەگەر حیزبەکان پشتگیری وەزیر نەکەن سەرۆک وەزیران نەکەن ناتوانێت لە کارەکەیدا سەرکەوتو بێ وەکەوەی کە عادل عەبدولمەهدی بۆی پشتگیریکردنی توانی بەردەوام بێت جارێ بەرجنی ئەوەی سەربەخۆ بکەواتەوە ئازایە و ئەو دەتوانێت سەرکەوتو بێ منمانەوە ئیلا سەربەخۆ هەر سەربەخۆیەک بێ وتمانە کەسانی سەربەخۆ نیشتیمان پەروەر ئازا و پاک و بێگەر نەزیه ئێمە مەرج ئەوهانە بۆ هەرچی سەربەخۆ بۆ عیبی نییە سەربەخۆ ئازا نەزیه شارەزا و پاک بێ یعنی لە ڕابردووی سیاسی و کۆمەڵایەتی خۆی لە گەندەڵی و شتی ناجۆرەوە نامۆڕاڵ و ناخلاقیەوە نەگلابێ حکوومەتەکە لەسەر بنەمایە تەقدیم پەرلەمان کرد و فعلا ئەوانە لە کوردستانەوە تەقدیم کران هەر بۆ ناو حاکمەکان باشترین حاکمی هەڵبژارد کە کاندیدی کرد بۆی بێتەوە وەزیر یعنی خۆتان توان شاهدی بۆ بدەن ئەو دوو بەڕێزەی تر کە کاندیدی کردبوون من ناسم بەڵام پرسیارم کرد کە فعلا خەڵکی بتوانە و کەفوء بوون کە توانیان هەبوو لە کاندیدەکانی چێتی پارتی باشتر خزمەت بە خەڵکی کوردستان بکەن خۆی من نەمانوتووە بچێت لە ناو کۆنە جاشەکانی سەردەمی حکوومەتی باسی سەدام حوسێن کۆمەڵێک جاش پێێنەوە بیکا بە وەزیر وتمانە خەڵکی سەربەخۆی نیشتیمان پەروەری تەکنۆکرات شارەزا و خەبیری پاک و ئازا فعلا ئەوەی کرد لە ناو شیعە و سوننەکانیشان ئەوەی کرد بۆیەش ڕێیان لێگرت باشە بەڵام ئەو مەسەرەن لە بەشێک لە لایەنەکانی دەسەڵات باسییان لەوە کە دانانی ئەم وەزیرانە هیچ جیاوازێکی نابێت لە دانانی ئەو وەزیرانەی کە سەردەمی بەعز دادەنران ئێستا دۆخەکە جیاواز نییە ئەم بەراوردە دروستە جارە هیچ بێقەید شەر سەردەمی ئێستا سەردەمی سەدام حوسێن نییە بە خۆشحاڵیەوە و ئێمە دەبێ هەمومان لەو بابەتانەی کە من بۆ خۆم پێم وایە هەر کەسێک یعنی بڕام بۆیە بەیاسا هەر کەسێک دیفاع لە سەردەمی سەدام حوسێن و ئاماژەی ئەوەی تێدا بێت کە دەوێت نیزامێکی سیاسی وەک سەردەمی سەدام حوسێن دابمەزرێنێ بگیرێ و دادگایی بکرێ و زیندانی بکرێ و بۆ زانیاریشت ئەوە سەرکردەکانی چێتی و پارتی دەگرێتەوە لە پێش هەمووان چکە ئەو نیزامە سیاسی کە لە دوای ساڵی 91ەوە دروستیان کردو لە هەرێمی کوردستان لە کوردستانی عێراق زۆربەی ئەو ڕۆشت و ئەو پرەنسیپ و بنەما سیاسیانی تێدا کە لە حکوومەتەکەی بەعز بوو ئەو بۆ زانیاری ئەم حکوومەتەش وەک حکوومەتەکەی بەعز ستەمکارە بە فۆرمێکی تر ستەمکارە سیاسی وەک بە فۆرمێکی تر وەکو ڕژەمەکەی بەعز وەک گەندەڵترە لە ڕژەمەکەی بەعز لە ڕووی داراییەوە گەندەڵترە و شمولی تریشە ئێوە دەزان ئەوانی لە بیرمانە نظامی بەعز لە کوردستانی عێراق بەلای کەمەوە نەیتوانی بوو بچێتە ناو هەموو کوڕنە و خانەیەکی بەڕێوە مەسەر بۆ من لە دەیان قوتابخانە مامۆستای ئازا خانمی بوێر پیاوی شەریف و ئازا هەبوون هیچی بەعسی نەبوون مدیری مەکتەبەکانیش بوون
بەڵام ئێستا لە هەموو زۆنی سلێمانی و سەوز هەموو مدیرێک دەبێت چێتی بێ لە ناوچەی پارتیش بە تایبەتی ناوچەی پارتی ترسناکترە سیستەمکاریەکە هەموو هەولێر و بادنان دەبێت هەموو سەر پارتی بن تەنانەت مدیر ڕۆژەیەکیش ئەو بابەتە دەکرێت دیراساکی سەر بکرێتکە پەیوەندی بە سیستەمکاری کوردی و خواڵ ناگرێت یعنی کۆمەڵە نووسەری بوێری و بیرمەندی کورد لەسەری شان نووسیەوە هیوادارم خەڵک کتێبەکانیان بخوێنێتەوە هەر بۆی وجدانی خۆشم مرتەحکەم دوا کتێب لەو بارەوە کتێبەکەی کاک فاروق ڕەفیق توان بچن بیخوێنەوە لەسەر ئەزمون و تەجروبەی سیستەمکاری کوردیە لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا ئەما ئەو پێشەی کە پەیوەندی بە ئەمانە کە سەربەخۆ بن لێر هەمان وەکو ئەو نوێنەران نابن کە لە سەردەمی بەعسە بوون بەڵام وەک گوتمانەوە سەردەمێکی ترە دوو ئەوانە ناسراون یعنی بۆ نمونە ئەوەی کە بە وزارەتی عەدڵ پێشنیار کرابوو بەڕێز کاک حاکم ڕزگار ئەمین بوو ئێستا یەکێکە لە حاکمە ناسراوەکانی هەرێم و لە دەستگای گرنگی دەستگای قەزایی لە هەرێمیشی کردووە و لای سەرکردایەتی پارتی و یەکێتی و حیزب سیاسیەکان پیاوێکی ناسرا و تاکە شتێک کە بەڕێز حاکم ڕزگار جیا بکاتەوە لە زۆربەی حاکمەکانی کوردستان ئەوەیە کە لە زۆربەی حاڵەت و دۆخەکان ملی نەداوە بە پاوانخوازی یەکێتی پارتی بۆ داگیرکردنی دەستگای دادوەری بۆش لە دەستگای دادوەری پراوێز کراوە بەڵام دیارە پارتی و یەکێتی نایانەوێت خەڵکی وەکو کاک حاکم ڕزگار و هاوشێوەکانی لە بوارە جیاجەکانی تر لە دام و دەستگای تەنفیزی بەهێزدا بن چونکە گویان لێ ناگرن بەڵێ ئەوانە خەڵکی نیشتیما پەروەر بوون و نیشتیما پەروەرتریش بوون لەوانە یەکێتی پارتی بەڵێ بەس کاگرابنەوەی کە بەرەست باست کردێن ئێستا بە فەرمی محەممەد علاوی بێوی وت مەسەلە ئەوەی کە ئێوەی گوت ڕاستەوە خۆ کە واژۆ بکات بە مافە دەستوریەکانی خەڵک و ساوە باز دەوەکێک کە پشکی وەزارەتەکانیش ئامادە بوو زیادی بکە ینی تەنها کێشەی دەسەڵاتدارانی هەرێمەوە بوو کە وەزیری حیزبیان لێ وەرناگرێ و وەزیری کۆنیش دابرێنێ ئەوە بڵین کڕۆکی کێشەکە بوو جارێ من تاکید دەکەمەوە هیوادارم قسەی من بگا بە هەموو خەڵک هەموو عائیلە و خێزانێکی کوردستان تەنها کێشەی پارتی و یەکێتی ئەوە بوو کە وەزیری بۆ دانەنن و دڵنیاش بن بە هەمان بەرنامەج و منهەجی حکومی وەزیری بۆ دانانە ڕازی دەبوون و ئەو سەر حکومەتی داهاتوو کە دێ تەنها وەزیریان بۆ دابنێ ڕازی دەبن هیچ شتێکە لە گۆڕێنی ئەگەر خراپتریش بێ بۆ خەڵکی کوردستان و تەن بە دڵنیایشەوە بەگران سەر وەزیرێکمان دەست ناکەوێت وەکو بەڕێز محەممەد تۆفیق عەلاوی لەگەڵ کێشەی کوردی دۆزی ڕای کورد بابڕی تەفاهومی هەبێ و برادری خۆشیانە یعنی بە ئەعترافی کاک مەسعود ئەوانە لە بێشەوە دەیناسن ڕەفیقیانە و هیچ یعنی ڕابردوویەکی خراپی نییە بەرامبەر گەلی کورد ئەوان دەزانن تەبان باشە بەس و دڵنیاش بن هەر کاتێک وەزیریان بۆ دابنێ ئەنجا ئەگە جوای پرسیارەکە دەدەمەوە هەر کاتێک وەزیری بۆ دابنەنە ڕازی دەبوون باشە بەس بە بابەتەکەی ئەوەی چەند تا چۆ ڕازی بوو لە مافە دەستوریەکانی گەلی ئێمە 15 پەرلەمانتاری کە لە بەغداد لە دەروی یەکێتی پارتی گروپێکی نافەرمیمان دروست کرد بوو پێ ناسراو وە گروپی 15 بەداخەوە لەژێر فشاری حەزەکەم ئەم قسێش بگا لەژێر فشاری قیادەی پارتی شکستی خوارد ئەو گروپی 15 بەشێک تەسلیم بوون و چونەوە ژێر چەترەکەی پارتی باش ئێمە زۆر دڵمان بەوە خۆش بوو کە بتوانین دەنجێکی تری ناوەندێکی تری کوردستانی لە بەغداد کە دیدی سیاسی جیاوازی هەبێت لە پارتی و یەکێتی بۆ حکمڕانی وەکو ئەوەی بۆ نمونە دیدی ئێمە بەرامبەر محەممەد تۆفیق عەلاوی شاندێکی ئێمە چون بینیتیان لەگەڵی دانیشتن وەک شاندێکی پەرلەمانی نوێڕایەتی 15 کورسی پەرلەمان بەڵێ ئەو قسانەی لەگەڵ ئەوان کرد بوو ئامادە بوو هەمووشان بۆ سەوەڕەکەی ئیمزا بکە ئەو بابەتانێک کە باسیم کرد کە پەیوەندی بە مافەکانی مافە دەستوری یاساییەکانی و شایستەدارەکانی گەلی کوردستان و هەرێمی کوردستانەوە هەیە باش بەڵام ئایرۆنی و تەناقوزاتەکەەوە بوو ئەو شاندەی لە ئێمە بەنراتی ئێمە چون لەگەڵ ئەو دانیشتون بڕیاریاندا پشتیوانی دامەزراندنی کابینەیەکی حکومی ناحیزبی دەکەن لە دەرەوەی هەژمونی حیزبەکان کەچی بەشێک لەو وەفدەی ئێمە چون لەگەڵ پارتی دانیشتن لەگەڵ پارتی وێچێتی دانیشتن هەندێک هەر هەمان ئەو وەفدە بوون ئەم جارە چونەوە لەگەڵی دابنیشتبوون وتوان وەڵا ئێمە حکومە دەمانەوێت وەزیرەکانی هەرێم وەزیری حیزبەکان بن نابێ وەزیری سەربەخۆ بن بەڕاستی خەڵچێک ئەوە لە 4 ڕۆژە ئەوەندە دیدی پێچوانە بگۆڕێ ئەوەندە پێچوانە بێتەوە لەگەڵ خۆی و خەڵک من خەڵک بم متمانە بە خەڵکی واناک باش باشە بەس وەکو بڵین کشانەوەی عەلاوی پێت وایە لە بەرژەوەندی کێدایە چونکە ئەمڕۆ بەیاننامە بوو ئەوە سەرکەوتنە بۆ دێموکراسی سەرکەوتنە بۆ هێزە نیشتیمان پەروەرەکان سەرکەوتن بوو بۆ کێ مەسەلەن شانەوەی عەلاوی لە پێکەنانی حکوومەت بەڵێ سەرکەوتن بوو بەڵێ شکست بوو بۆ ئێمە کە دەمانەیە لە عێراق حکوومەتێک دابمەزرێن حکوومەتێکی سەربەخۆ بێ و بە فعلی
گەندەڵەکان ڕاپێکی دادگا بکەم لە حەقی قانونی هەموو ئانە بکە کە دۆسەی گەندەڵیان هەیە چ لە کوردستان چ لە عێراق و شەفافیت بەرێ بۆ دۆسەی نەوت و گاز چ لە کوردستان چ لە عێراق و هەموو ئەو پارانەی کە دزراون کە ملیارها دۆلاری خەڵکی عێراق و کوردستانن حکوومەت دەتوانێت حکوومەتی عێراق حکوومەتێکی دەوڵەتە دەتوانێت بە دوواداچینی بۆ بکە محامی گەوری لە ئاستنی دەوڵەتی بۆ بگرێ بیان جێڕێتەوە بۆ عێراق هەموو ئەو خەونانە لەم مەرحەلەیە بەداخەوە شکستی خوارد و سەرکەوتن بوو بۆ هێز هەژمون خوازە ستەمکارەکان چ لە کوردستان چ لە عێراق ئەو هێزانێک کە بەشداریان کردووە لە وێرانکردنی عێراق و کوردستان و سەدەها ملیار و یا با بڵێن دەیەها ملیار دۆلاری خەڵکی عێراق و کوردستانیان تاڵان و بڕۆ کردووە شاردیانەوە خەڵک کۆمەڵە ئەوائل چ لە عێراق چ لە کوردستان چ لە ناو کورد چ لە ناو سنە چ لە ناو شیعە لەسەر حسابی خەڵکی هەژار و بەشمێنێتی عێراق بوون بە ملیاردێر و خەڵکی عێراق خۆتان دەبین بارودۆخەکەی چۆنە ژیان و گزەرانی خەڵک زۆر 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 لەوە خراپترە بە بەراورد بەو هەموو داهاتێکە عێراق وڵاتێکی دەوڵەمەند هەیەی وە کوردستانیشەوە طبعاً هەموو بۆیە سەرکەوتن بوو بۆ هێز هەژمون خوازە گەندەڵەکانی عێراق و کوردستان و بەداخەوە هەوڵێکماندا هەوڵی ئەو هێزانەی کە لە دووی خەونێکن بۆ دامەزرانی دەوڵەتێکی سربەخۆی قەزای سربەخۆی ئازا حکوومەتی خەڵک بێ و دڵی بێشێ لەگەڵ ئازارەکانی خەڵک و جێڕانەوەی جۆرێک شەفافێت بۆ سەرچاوەکانی داهات و لە حەقکردنی ئەوانەی کام وڵاتیان ڕۆبەڕی ئەو هەموو کارەسات و نەهامەتیە کردوێتەوە لە پێشەوەی هەمووان دۆسەی گەندەڵی دزینی پارەکان و بە کۆمپانە چاوچنۆکەکان کە ئەوانە هەموو لە پشتەوەی پەردە شەریکی حزب هەژمون خوازەکان و حزب دەسەڵاتدارەکانن ئەو خەونە ئەم مەرحەلەی شکستی خوارد بەڵام پشتیان بەخوای گەورەی ئێمە بەردەوام دەبی باشە بەس وەکو دۆخی عێراقەوەی کە باز دەکرێت کە دەسەڵاتدارانی هەرێم دەیانەوێت دۆخی عێراق بە خراپی بەردەوام بێ ئەنی خراپی دۆخی عێراق لە ڕووی گەندەڵیەوە ڕووی ناسەقامگیریەوە لە بەرژەوەندی مەسەلەن درێژەدانە بە گەندەڵی یاخود لە بەرژەوەندی چیدە ئەم دۆخەی کە لە عێراق هەیە طبعا بالتاكيد ئێستا بێنە بەر چاوت جارێ پێش جوابی وەڵامەکەت ڕاستەخۆ بدەمەوە بە نمونەیەکی ناڕاستەخۆ جواب بدەمەوە ئەگەر ئێستا تورکیا وڵاتێکی دیموکراتی شەفافی دادپەروەر بووایە وەک وڵاتێکی وەک بەریتانیا بووە تورکیا بەتاکید کاریگەری باشی دەبوو لەسەر هەرێمی کوردستان بەس تورکیا کە ئێستا بە خۆی دەوڵەتێکی ستەمکارە و خەڵکی خۆی دەچۆسێنێتەوە هەر بۆ زانیاری ئەو برانی کە سۆزی ئاینیان هەیە بەڵام تێنەگەشتن لە سیستەمی سیاسی تورکیا بەپێی داتا باوەڕپێکراوە پشتڕاستکراوەکان لە تاریخی دەوڵەتی علمانی تورکیا تا ئێستا بەقەت ئێستا محەجەبە خانمی محەجەبە زیندانی نەکراوە یعنی بۆی بیزان حکوومەتە ئیسلامیەکەی تورکیا ئیسلامی نوان یعنی ئیسلامێکی ناڕەسەن لە تاریخی حکوومەتی علمانی تورکیا بەقەت ئێستا خانمی محەجەبەی نوێشکار زیندانی نەکراوە ئەو مسلمانە دڵپاکە ڕازگویانی کە دژی ستەمی حکوومەتەکەی ئێستای تورکیا ڕازبوونەتەوە ئەگەر کۆماری ئیسلامی ئێران کۆمارێک بووە لە ئاستی تەوقعات و خواستی ئێمەمانان بواە کاریگەری پۆزیتیڤی دەبوو لەسەر هەرێمی کوردستان ئەگەر سووریا لە باتی وڵاتێکی فاشی و خوێنڕێژی وەک ئەسەد حکم بکرێ وڵاتێکی دیموکرات و دادپەروەر بووە وەکو یەکێک لە وڵاتە باشەکانی ئەوروپا کاریگەری باشی دەبوو بەسەر کوردستان ئەمە بۆ سەر بەغداژ وایە ئەگەر تخوا با بۆی دەری نەکەم ئەگەر سعودی ستەمکار و کۆمەڵک خوێنڕێژی چەقۆچێشی بازاڕی ئینسانکوش حکمیان نەکردایە و وڵاتێک بووە لە هاوتا بووە لەگەڵ بانگەوازە ئاینیە ڕەسەنە ڕاست و حەقەکانی ئیسلام بەتاکید کاریگەری پۆزیتیڤی دەبوو لەسەر وڵاتەکەی ئێمە کە جیرانین باش ئەمە بۆ کاریگەری بەغداش لەسەر هەرێم وایە ئەگەر لە بەغدا دەوڵەتێکی شەفاف و دادپەروەر و دیموکراتی و کراوەتە بێ ڕێز لە مافی مرۆڤ بگرێ ڕێز لە ژن بگرێ ڕێز لە جیاوازی ئاینی بگرێ ڕێز لە پێکاتە جیاجەکان بگرێ دامدەستگاکانی قەزایی و دامدەستگاکانی پۆلیس و ئاسایش و ئەو بەهێز بن بێلایەن بن بەشێک نەبن لە ملانەی حیزبەکان سوپا بێلایەن بێ بەشێک نەبێ لە ملانەی حیزبەکان لە باتی میلیشیا هێزی چەکداری حکومەت تەبێت دوور بێت لە ملانەی سیاسی و تەنها ئەرچی پاراستنی سیادی دەوڵەت بێ و سەرچاوەکانی داهات بە شەفافی بەڕێوە بچن گەندەڵی لە نزمترین ئاستی خۆی بێ نەگوەک ئێستا بیابانێک بێ بۆ گەندەڵی فسق و فجور و فەساد بەتاکید کاریگەری پۆزیتیڤی دەبێت لەسەر هەرێمی کوردستان بەڵام ئێستا کە هەموو پێچەوانەی ئەوەیە کە من وتم یعنی منافسێکی یعنی بەهێزترە بۆ گەندەڵی لە هەرێم لەم حاڵەتە بەتاکید هەر جارێک تۆ بڵین لە هەولێر هەولێر وەک ڕەمزی پایتەختی هەرێمی کوردستانە مەبەستا بۆ حکومڕانی دەبێ
گەندەڵی بەم جۆرە بێ و ناشەفافێت بەم جۆرە بێ کەسە دڵێن ها لە بەغدا خراپترە بۆیە بە تاکید تەمان لە قازانجی گەندەڵ و هەژمور خوازەکانە لە هەرێم کە بەغدا حکومڕانێکی خراپی هەبێ باشە بەڵام ئەمە تا حدودێک وایە ئەوەی من کە هەمیشە پێیان دەڵێن لە دانیشتنە تایبەتەکانیش ئەگەر بەغدا بڕمێ بەهۆی ئەم هەموو گەندەڵی و ناداپەروەریی کە لە بەغدا هەیە وەکو ڕیفراندۆم چۆن زیانێکی گەورەمان کرد و نیوەی کوردستانمان لەدەستدا خوانە خواستە دەکرێت ئەوەی ماویشە لە دەستی بدەین و میلەتەکەمان بکەوێتە ژێرپێی هێزە جیاجیانی و دەوڵەتی و هەرێمایەتیەکانەوە و باجەکەی بە جۆرێک بدەین کە ببێتە کابوس لە مێژووی میلەتەکەمان. سوپاس دەکەم دواتر گرم و لای بەڕێزت ناوبڕێکمان هەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەکرێن وڵات. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز کاگرابوون گرن و لای بەڕێز پێش ناوڕەکە بەڕێستان باسان لەوە کرد کە حیزب دەسەڵاتدارەکان چی لە عێراق و چی لە هەرێم بڵین هەرێمیان وێران کردووە پێ دوایە کە ئێستا ئێمە لە سەردەمی مەترسی نەخۆشی کۆرۆنا دەداین پەتای گەندەڵی زۆر خەتەرترەوە گەندەڵکاران زۆر خەتەرترن لەسەر کۆمەڵگەی ئێمە لەسەر میلەتی ئێمە لە ماوەڵەکردن لەگەڵ ناوخۆ لەگەڵ عێراق. گەندەڵی بە هەموو فۆرمەکانیەوە ترسناکە هەموو فۆرمەکانی یعنی هیچ فۆرمێکی گەندەڵی نییە ترسناک نەبێ هەموو فۆرمەکانی گەندەڵی ترسناکە چونکە گەندەڵی کاریگەری دەکاتە یەک بەیەکی خانە کۆمەڵاتیەکان کاری دەکاتە سەر خێزان کاری دەکاتە سەر جیرانەکان بەیەکەوە ئەندامەکانی خێزان لەگەڵ یەک کاریگەری دەکاتە سەر هەڵسوکەوتی هاونیشتمانیان لەگەڵ یەک هاونیشتمانیان و دامدەستگاکانی دەوڵەت لەگەڵ یەک اینجا دامزگەکانی دەوڵەت لەگەڵ یەک ئەمە هەمووی کاریگەری خراپی دەکاتە سەر گەندەڵی یعنی بۆ ناگەر کەسێک پەتای گەندەڵی نەیگیر بێتوانێ کاتێک بۆ نمونە خۆی ڤایرۆسێکی خۆی دەپارێزێت لە خەڵک نەک بچێ خەڵکی تر توش بکە کامە پرەنسیپێکی پیرۆزی ئاینی ئیسلامیشە واتە کەسێک کە خۆی هەڵگری ڤایرۆسێکە یا بەکتریایەکە کە دەکرێت کەسێکی تر توش بکە ئەرچی ئاینی و بانگەوازی ئاینی ئەوەیە کە ئەو کەسە خۆی پارێزێ هەم ئەندامانی خێزانەکەی خۆی توش نەکە هەم ئەندامانی جیرانەکانی و هەم هاوشاریەکانی بەڵام کاتێک گەندەڵی وەک پەتا شۆڕ دەبێتەوە لە یەک هیچ خانە کۆمەڵاتەکان دەگرێتەوە گەوەی سای کوردستان و عێراق کە بە خەڵکی کوردستان و باسی وڵاتێکی خۆمان دەکەین ئەمە دەکرێت لەژێر بیان و بڕوبیان و جیاجیادا کە ڕاست نین چونکە لە نهایەتە ئاین ئامرازە بۆ خزمەتکردنی مرۆڤ یعنی مرۆڤ ئامانجە ئاین ئامانج نییە خوای جەلە و جەلالە
ئاینی ناردووە لە ڕێی پێغەمبەرەکانیەوە عەلەیهی السەلام بۆی ئەم ئاینە بکەن بە ئامرازێک بۆ ڕێخستنی ژیانی کۆمەڵایەتی و ئاینی و ڕۆحی خۆیان واتە ئاین بکەن بە ئامرازێک بۆ ڕێخستنی ژیانی خۆیان و چاکردنی ژیانی خۆیان کردنی ژیانێک کە شایستی مرۆڤە ئەو مرۆڤێک کە خوا دەڵەوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم باش کەسێک کە لەم ڕوحی ئەم ئاینە تێنەگەشت بێتەواتە دەیە بە ناوی ئاینەوە ئەو خواستە شەیتانیانەی خۆی بکە کە پەیوەندی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە نییە باش اینجا ئەمە فۆرمەکانی گەندەڵی و کاریگەرەکانی سەر خەڵک بەڵام ترسناکترین فۆرمی گەندەڵی و گەندەڵیەوەیە کە لە حکومەتەوە سەرچاوە دەگرێت چونکە کاریگەری دەکات سەر هەموو کۆمەڵگا و وەک ژەهر وەک پەتا بڵاو دەبێتەوە بەسەریە بۆیە لە دۆخی چوەک ئێستا ئەوەی کە باست کرد بە بابەتی ڤایرۆسی کۆرۆنا و لە دۆخیشەوە تامان ڕوبەڕوونەوەی قورسە یعنی هەندێک چیرۆک دەژێڕنەوە یعنی بۆ نمونە دەژێڕنەوە وەک دەڵێن هەندێک لەو کەسانێک کە مەترسی دەکرێت گومانیان لێ دەکرێت کە توش بوو بن بۆ نمونە گومان ناڵم توش بوون گومانیان لێ دەکرێت کە لە وڵاتی ئێرانی دراوسەوە دەگەڕێنەوە دەستن خۆیان بە قاچاق دەژێڕنەوە کە لە ڕاستیدا دەبووە ئەو کەسانە خۆیان ئێستا بۆ منە هەر کەسێک لە هەولێر شارەکانی ئێمە لە هەولێر ئەگەر نەخۆش بن دەچن بۆ دکتۆر بۆی دکتۆر بیزانێ ئەگەر نەخۆشیشان هەیە معالەجەیان بکە بۆیە ئەگەر کەسێک گومانی لێ بکرێت هەڵگیری ڤایرۆسی کۆرۆنا بێ دەبێت خۆی بچێت لەگەڵ دەستگا بەرپرسەکان تەندروستیەکان وزارەتی تەندروستی خۆی بناسێنێ تا خوا نەخواستنەوە هەڵگیری ڤایرۆسی کۆرۆنا بێت کەسی دەڵم بە قاچاق دەگەڕێنەوە بەڵێ مەبەستمەوە بوو اینجا دەوڵەت و دەستگاکانی دەوڵەت هیچی ئامادە نین نەخەستەخانەیەکی گەورەمان هەیە نە وزارەتێکی تەندروستی بەهێزمان هەیە نە دەستگای ئاسایش و پۆلیسی بەهێزمان هەیە هیچ یعنی ئێمە بە حەق بەس خوا ئێمەی پاراستووە ئێمە بەس قەرزاری خۆی باشە بەس قەرزاری خۆین بەس خوای ملەتی ئێمەی پاراستووە ئەجنا ملەتی ئێمە بۆ هیچ پەتاو بەڵایەک ئامادە نییە بەڵێ مەبەستمەوە بوو کە یعنی وەکو چۆن ئێمە پێویستمان بەخۆ پارێزی هەیە لە ڤایرۆس پێویستمان بەخۆ پارێزینی لە گەندەڵکاریژنی مەترسی گەندەڵکاریش ئەوەندەی بەقەدەرم ڤایرۆسە زیاتریش نیە لەسەر کۆمەڵگەی ئێمە بەڵێ ئەوە بە شێوازی جیاجیا ئەو هاونیشتمانیانەی کە زەوق و سەلیقەی گاڵتە ئامێزیان هەیە دەڵێن ترسناکترین ڤایرۆس ئەم جەماعەتن کە حکومڕانی کوردستان دەکەن بەڵێ من لەگەڵ ئەو ڕێیم بەڵێ ئەو جەماعەتێک کە حکومڕانی کوردستان دەکەن لە دوای ڕاپەڕینەوە تا ئێستا خۆیان بەسەرم خەڵکی ئێمەدا سەپاندووە لە ڤایرۆسی کۆرۆنا ترسناکترن و ئەم قسەم ئەوی یعنی حرفیەن بەڕاستمە یعنی حرفیەن وەکو خۆی ئەو جەماعەتێک کە حکومڕانی دەکەن لە کوردستان لە ڤایرۆسی کۆرۆنا ترسناکترن لە هەموو بارێکەوە لە ناویشاندا تەمان سەبارەت بە ژیان و ڕۆحی خەڵک کە ئەمانە بوونەتە هۆی لە نێوچوونی هەزارەها لە هاوڵاتیانی ئێمە بە شێوازی جیاجیا تەمان بە هەر هەمووی ناڕەوا بووە باشە بۆیە فعلاً ڤایرۆسی هەرە ترسناک ئەو جەماعەتن کە حکومڕانی دەکەن لە هەرێم باشە سەبارەت بە مەسەلەی موچە کە دوا دەکەوێ و لەگەڵ بەغداش کەم جارە دواکەوت بوو ینی ئەو کاری چیەوە پێ دوای چۆن دەکرێت چارەسەرێک بۆ کێشەی موچەی فەرمانبەران لە نێوان هەرێم و عێراق بدۆزێتەوە بە تایبەتی کە ئێمە کاندی سەرۆک وەزیران کشاوەتەوە ڕەنگە کاندیدێکی تر ڕاست پێ درێت بۆ پێکێنانی حکوومەت جارێ حەز دەکەم ئەم پەیامەی من زۆر بەوازحی بگاتە خەڵکی وڵاتی ئێمە هەرچی ئێمە لە دەستمان پێ بە هەموو شێوەیەک تاو کاتی ئێمە لە بەغدابین لەگەڵ هاوڕێکانمان لەگەڵ ئەو پەرلەمانتارە دڵسۆزانی لە هەموو فراکسیۆنەکان خوا هەڵناگرێت لە هەموو فراکسیۆنەکان خەڵکی دڵسۆز هەیە و خەمی وڵاتی خۆیانە ئێمە پێمان وایە ئەو بازنە بچووکەی کە قیادەی حیزبەکان دەکەن بە تایبەتیش مەسمان پارتی وێچێتیە بەشدارن و بەرپرسن لەم بارودۆخە کارەسەد ئامێزەی بەسەر میلەتی ئێمە هاتووە ئەژینا پارتی وێچێتی پڕپڕ لە خەڵکی نیشتمان پەروەر و خەڵکی دادپەروەر و دڵسۆز و وان بارودۆخەی کە بەسەر میلەتیانە سەپاندەوە بازنە بچووکە پیان ناخۆشە بەڵام دیارەیتر ئەوان ڕێگەیشتری هەڵبژاردەوە جیاواز لە ئێمە بەرحەڵ دەمێن پەیامەی من بگا کە ئێمە هەرچیمان لەدەست بێ بەڵێنێکی انتخابیشە کە ئێمە بۆ ئاڕاستی ئیش دەکەین موچە و شایستەی دارایی خەڵکی هەرێمی کوردستان نەبڕێ چونکە زۆر بەلامانەوە گرنگە چی لە دەستمان پێ دەیکەین و چی شتمان لەدەست هات کردمان لە سەردەمی بودجەکە ئێستا بەردەمەوە موچێمانگانەیە کە دێ پەیوەندی بە بودجەوە هەیە کە کات خۆی زۆر هەوڵماندا تا بودجە بۆ ئاڕاستەیە بڕوا کە ئێستا موچە و داهاتی بەشێکی چاک لە داهات بۆ هەرێمی کوردستان مانگانە دێ ئەم بودجێ بۆ 1 ساڵ بوواتە بۆ ساڵی 2019 بوو بەڵام بەهۆی ئیستیقالەکردنی حکوومەتەکەی عەبدولمەهدیەوە ئەم حکوومەتە بۆتە حکوومەت تەصریف الأعمال بودجەی نەناردووە واتە ئێستا هەمان کار بە هەمان بودجەی ساڵی 2019 دەکرێت لە ڕووی یاساییەوە بابەتەکە وا داڕژراوە حکوومەتی هەرێم ملزەمە مانجی 250,000 بەرمیل نەوت بنێرێ
لە بەرامبەر حکوومەتی اتحادیش التزامێتێکی دەکەوتە سەر نسبەتێک لە پارە دەنێرێ بەڵام ئێمە ئەوسا دەمانزانی ئەم حکوومەتە ناشەفافە لە دۆسیە نەوت و غاز کە سەرچاوەیەکی گەندەڵی گەورەیە بۆ ئەمانەی کە ئەم وڵاتی ئێمە بەڕێوە دەبن دەستیان بەسەرا گرتووە دەمانزانین ئەم 250,000 بەرمیل نەوتە ڕادەستی سۆمۆ عێراقی ناکە بۆیە بەخەمەوە بووین لەبەروی دەمانزانی بەندێکمان داناوە کە دەڵێ ئەگەر ئەو حکوومەتی هەرێمیش ئەم التزامەت جێبەجێ نەکا بە شێوازێکمان داڕشتۆ کە ئەو نسبەتە لە پارەی مانگانە دێ بۆ هەرێم پەیوەندی بۆ باش بابەتەوە هەیە بەڵام ئەمە شەرعیەت ناداتە ئەوەی کە حکوومەتی هەرێم نەوتەکە تەسلیم نەکا و یاسای بودجە پێشێل بکە بۆیە بە هەر حاڵ ئێمە هەرچیمان لەدەست بێت تا یاسای میزانی تازە دێتە پەرلەمان هەرچیەکمان پێ بکرێ کارێک دەکەین بۆ ئێستا بەردەوام بێ باشە بەس لە یاسای تازە ئەوەی کە ڕوبەڕوومان دەبێتەوە پێدەچی ئەوە بێ کە ئەوان ڕازی نەبن ئەگەر حکوومەتی هەرێم نەوت ڕادەزنەکە ئەوان هەر پارە بنێرن چونکە ئێستا بۆتە ڕای گشتی عێراقی بۆ ئامادەکراوە دەڵێن یعنی چی بەسرا بۆ نمونە ئەوان دەڵێن دەی کاکە ئێمەش نەوت تەسلیم ناکەین با بودجەشمان بۆ بێ مناسڕێ وا دەڵێ بەسڕە وا دەڵێ شارەکانی تر وا دەڵێن یعنی ئەم گەندەڵیەی لە هەرێم هەیە ئەرچی ئەمەی لە بەغداد قورستر کردووە بۆیە لە ئێستاوە ئەرچی حکوومەتی هەرێمە دۆسیەی نەوت بە شەفافانە لەگەڵ حکوومەتی بەغداد لەسەر ڕێبکەوێ و ئەوەی دەیخێنە ناو میزانیەوە حکوومەتی هەرێم جێبەجێ بکە بۆیە ئەگەر حکوومەتی هەرێم میزانی داهاتوو کە بێتە پەرلەمان و ئینشەڵا بە دڵی خەڵکی هەرێم و ئێمە بە شاری ئێمە بە فۆرمێکدای بڕێژین بە قازانجی موچەخۆرانی هەرێم و خەڵکی هەرێم و پرۆژەکان بێ ئەرچی حکوومەتی هەرێم التزام بە یاسای بودجە بکە ئەگەر نەیکرد بەڕاستی خەڵک حەق ئەنجایشقەی حکوومەتی هەرێم بگرن کە ئەم هەموو نەوت و داهاتە چی لێدێ باشە بەس دەمێت سەرنجی لەسەرەوەش بزانم کە نردنی موچەی مانگی دوور لە بەغدادەوە دوا کەوتبوو کە پێشتر لە نێوان 15 مانگ تاوەکو 25 مانگدا دەم جارە بڵین بڵین ئەمڕۆ موچەکە گەیشتووە بەڵام وتەبێژی حکوومەت دەڵێ بە هەوڵی سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی ئەم کێشەیە چارەسەرکراوێ ساوان خەریکی دابەشکردنی موچەی مانگی 11 ساڵی ڕابردوون سەرنجی بەڕێزت لەو بارەیەوە جارێ من پێم وایە حکوومەتی هەرێم بەشداری یەکەمی ئەگەر ینی ڕۆڵی لایەنەکان بژمێرین حکوومەتی هەرێم خاڵی یەکەمی ئەوەیە کە هەموو ئەم چەشانی کە ڕوبەڕووی ملەتی ئێمە دەبێتەوە لە پێشەوە هەمووشان قەیرانی موچە طبعا بالتأكيد خطأ حكومة هريمة همي خطأ حكومة هريمة يعني يكودوت يعني همي خطأ حكومة هريمة باش چونکە ئەرچی حکوومەتی هەرێمە موچەی فەرمانبەرەکانی خۆی دابین کام مانگانە بە سێ ڕۆژارێک موچەکان بدات ئەو بەشێک کە پەیوەندی بە تاخیرکردنەوەکەوە هەیە ئەمە پەیوەندی بە جێبەجێ نەکردنی یاساکان و بابەتانەوە کە زۆر قسەمان لێ کردوون بەشێکی زۆری خەتای حکوومەتی هەرێمە کەوە گوتمان ئەگەر 250,000 بەرمیلەکەی بدایە بە سۆمۆ ئەم چەشەی بخۆی ئۆتۆماتیکی حەل دەبوو مانگانە بودجەکە دا بەڵام لەگەڵ ئەوەشتا ئێمە لە بەغداش یعنی بۆ خەڵکی کوردستانیش ڕادەگەێنین ئەمە ڕەوایەتیەوە ناداتە حکوومەتی بەغدا کە موچی خەڵکی کوردستان ببڕێت چونکە خەڵکی کوردستان بەشێک نین لەو چێشەیە ئێمە هەموو جارە پێیان دەڵێن لە هەرێم خەڵکانەکەن گەندەڵن دەستیان بەسەر هەرێمیشدا سەپاندووە بەسەر نەوت و گازەکەشیدا سەپاندووە گەندەڵەکە کۆمەڵک بازنەیەکی بچووکن دەکەن خەڵک نییە ئەگەر ئێوە ئازان ئێمە شاوکاریتان دەکەین فەرم لە حەقی قانونی ئەوانە بکەن لە ئاستنی و دەوڵەتی و عێراقی و ئیقلیمی ئێمە شاوکاریتان دەکەین بەڵام ئێوە لەبەری بەشێکی زۆر لە بەرپرسەکانی بەغدا بۆ خۆیان شەریکی گەندەڵن لە پشتە پەردە هەموو کۆمپانیەکانی عێراق هەموو ئەوانە حیزبی سیاسیانی کۆمپانیەکانە لە پشتەوە شەریکن لە پێشەوەی ساحەکەش فێڵ لە خەڵک دەکەن معقول نییە خەڵکی کوردستان و موچەخۆرەکان بازەکەی بدەن بۆیە ئێمە قبوڵ ناکەین بەڵام بەنیهایەت بە هەر حاڵ بۆی بابەتەکە کورتکەینەوە ئەم بابەتانەی ئێستا وەک دەڵوترێن چێشەی تەکنیکیەوە بابەتانە من پێم وایە ڕێی شەخسی خۆم وایە کە چێشەی سیاسین مەسیجن پەیامن لە بەغداوە دێن کە داوا دەکەن لە ئێستا حکوومەتی ئیقلیم حکوومەتی هەرێمی کوردستان ئەو میزانی کە داهاتوو دێتە پەرلەمانی عێراق ئەگەر حکوومەت دابمەزرێ کە دەکاتە میزانی 2020 مەبەستەوەیە کە دەبێت حکوومەتی هەرێم التزامی پێ و کاپێوی بابەت بێواتە نەوت بەپێی میزانیەکە چۆن دادەڕژرێت دەبێت ئەو نسبەتە لە نەوت ڕادەستی سۆمۆ بکە بۆی لە بەرامبەردا ئەوانش چیان دەکەوێت سەر حکوومەتی اتحادی ئەو بەشە لە داهات نێرن بۆ هەرێم باش بۆیە تێگەشتی من ئەو تاخیرکردانە سیاسی نەک تەکنیکی بەڵام گوتشم لە نیهایەتە دوای هەموو ڕێیەکان بەلای ئەرچی یەکەمی ئێمە دیفاعکردنە لە خەڵکی خۆمان و هەرێمی خۆمان نیشتمانی خۆمان و موچەی فەرمانبەرانی هەرێم بە هەموو ڕەنگ و شێوازەکانیانەوە چووکە هەموو هاوڵاتیانی ئەم هەرێمە بە پارتی و یەکێتی و گۆڕان و ئیسلامی و هەموو ئەوانە من بە براو خوشتی خۆمیان دەزانم و بە ئەرچی خۆشمیان دەزانم دیفاعان لێ بکەم باشە بەس سەبارەت بەوەی کە ئێستا موچەخۆران موچەی مانگی 11 بڵین ساڵی ڕابردوو وەردەگرن پێ وایە دەتوانرێت چارەسەرێک ئەگەر هەوڵێکە بێ بۆ چاکسازی چارەسەرێک بۆ کێشەی موچەی فەرمانبەران بدۆزرێتەوە و ئەم دواکەوتنە ڕێک بکرێت و چکە ئێستا فەرمانبەران لە کوردستان
موچەی مانگی 11 هەمووشیان وەریان نەگرتووە ینی موچەی مانگی 11 ساڵی ڕابردوو جارێ ئەرچ هەموو بابەتێک لە وڵات ئەو بابەتانی کە لە ئاستی نیشتیمانین بە پلەی یەکەم ئەرچی حکوومەتە چارەسەریان بۆ بدۆزێتەوە و چارەسەرەکە هەشە یعنی تەنها بۆی ئەم بابەتە بەداخەوە یعنی دەستگای ئەعلامیەکان زۆربیان لە دەست خەڵکی گەندەڵن بەتابەتی دەستگای ئەعلامیە گەورەکان ئەوانە کە بینەریان زۆرە لە دەستی کۆمەڵە کۆمپانیای سیاسی گەندەڵن خەڵکی چاواشە دەکەن تەنها بۆی خەڵک بزانن نزیکەی 8 ملیار دۆلار هەموو موچەی پاشەکەوتکرای خەڵکی کوردستانی عێراق بەو موچانەشەوە کە نەدراون نزیکەی 8 ملیار ئەو پارانە کە قەرزە لەسەر کۆمەڵە کۆمپانیا کە هەر هەمووی لە پشتەوە سەرکردەکانی پارتی وێچێتی زمینیان بۆ دروستکردن چووکە تێیدا شەریکن نزیکەی 160 هەموو موچە پاشەکەوتکراوەکان بەو قەرزانەی کە لەسەر کۆمپانیانم دەدرێتەوە ئێستا دەبووە خەڵکی کوردستان 100,000 بڕژانە سەر شەقامەکان داوای جێبەجێکردنی ئەو بەندیان کردا لە یاسای چەکسازی کە داوا دەکا لە ماوەیەکی کووردا کە با بدەم 3 مانگە ئەو کۆمپانیانە کە قەرزەکانیان لابی جەڕۆ بۆ حکوومەتی هەرێم ئەو قەرزەوە گوتم ئەو قەرزانە کە نزیکەی 7 کۆمپانیان نزیکەی 100 زیاتر لە 60 هەموو موچەی هەرێمی پێ دەدرێتەوە پاشەکەوتکراوەکان هەر هەمووی بەڵام چوون دەچن ئەم دەستگا ڕاگەاندانە خەڵکی چاواشە دەکەن بەشتی لاوەچیەوە جیرۆدەیان دەکەن بەلاڕێیانە دەبن چونکە خۆیانن ئەوەی کە ملیۆنەها و ملیارها دلاری ئەم وڵاتیان لایە لە پشتەوە بەشێک لە سەرکردەکانی پارتی وێچێتی شەریکیانن چونکە شەریکی گەندەڵەکان بۆ ئیشەکان بۆ بڕا لەبی خەڵکیان بردوێتەوە بۆیە فعلەن ئەرچی حکوومەتی هەرێمە حکوومەتی هەرێم بەرپرسە کە بابەتی موچە پاشەکەوتکراوەکان و ئەو مانگانەش کە نەدراون ئەمە دەبێت چارەسەریان بۆ بدۆزێتەوە ئەمە مافی ڕڵای خەڵکی کوردستانە من جەرگم دێشەکە خەڵکی کوردستان لە بەرامبەر ئەم مافەی خۆی وێدەنگە باشە دوا پرسیارم بە کوردی لەم کابینەیە پێدوای هەنگاوێنراوە بە ئاراستەی چاکسازی من هەنگاوەکانی ئەم کابینەی حکومڕانی ئەوەی کە نایە ناوە چاکسازی کە شایستی وشەیە نییە بە سلبی هەڵدەسەنجێنم هیچ هەنگاوێکی جدیم نەبینیوە لە کابینەی بە ئاڕاستی چاکسازی ئەوە دەتوانین ئەوەندەی کردوێتی هەمووی سلبی بۆ هیچ شتێکی جدی نەکردووە ئەوە ڕۆژانە خۆتان دەبین پەرلەمانتارەکانی ناو بازنەی حکومڕان باسی ئەو هەموو گەندەڵی تاڵانێ دەکەن کە لە گومرگەکانەوە دەکرێن ئەو بڕۆن سەیریان کە بزان خۆیان بزان پرسیاریان لێ بکەن ڕۆژانە قسە دەکەن دۆسیە نەوت و گازی خۆتان زان لەکەیەوە باسی دەکەیت کە چ گەندەڵێکی فراوانی تێدایە کە سەرچاوی سەرەکی داهاتی هەرێمی کوردستانی عێراقیش نەوت و گاز و گومرگەکانن بۆیە نەخێر هەنگاوی جدی چاکسازی نەندراوە و هەر کاتێک هەنگاوێکی جدی نادڵێن هەنگاوە باش بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ڕابن معروف سەرۆکی فراکسیۆنی ئایندە لە پەرلەمانی عێراق کە لە هەولێرە و لەگەڵ ماوەی زۆر سوپاس بۆ بەڕێستان زۆر سوپاس بۆ میرەدانی بڕێز سوپاس بۆ کارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ